دیمەنی پێشوازی گەرم و گوڕی چین و توێژە جیاوازەکانی شاری ڕانیەی دەواازەی ڕاپەڕینە لە لیستی کۆمەڵی دادگەری و ئەحمەدی حاجی ڕەشید کاندیدی ژمارە دووی لیستی 285 کۆمەڵی دادگەری کە لە چوارچێوەی بانگەشەی هەڵبژاردندا بەیاوەری بەرپرسی مەڵبەند و ژمارەیەک لە کارگێڕ و کادرانی مەڵبەندی ڕاپەڕینی کۆمەڵ سەردانی ناوبازاری شاری ڕانیەیان کردو لە نزیکەوە کاسبکاران و هاوڵاتیانیان بەسەر کردەوە. دەڤەری ڕاپەڕین بەتایبەت لە ناو شاری ڕانیە چوینە ناو بازار بۆ ناو خەڵک و جەماوەر بەتایبەتی ئەو پیشەوەرانەی کە لە ئەو بازاڕی ئەو کاسبکارانەی لە ناو بازارن پێشوازیەکی گەرمیان لە شاندی کۆمەڵ و لە کاندیدەکان کرد. جێگەی دەستخۆشیە کە خەڵک زۆر بەپەرەوە شوەیە بۆ ئەوەی لیستی کۆمەڵی دادگەری سەر بکە. ئەمەوە گەێنێ ئەو خەڵکە بە دوای ڕاستیدا دەگەڕێ بە دوای ڕاستیدا وێڵە. چاوەڕوانین بەڕاستی بە ئەندازەی حوزورمان پێمان وایە بە ئەندازەی حوزورمان زیاتریش لەوە خەڵک بەڕاستی بەدەمانەوە دێتەوە فعلەن پاڵپشتی لیستەکەی و کە کاندیدەکانی لیستی کۆمەڵی دادگەری دەکات چونکە پێمان وایە خەڵکی ئەو دەڤەرە خەڵکی بەوەفان و خەڵکێکی بە ئەمەکن خەڵکێکی جوامێرن چاکە و جوامێری و پیاوەتیان لە ناخدایە و دەشتی ناسنەوە دەزانن کە چه هێزێک بە ڕازگۆیی چه هێزێک لە ساحەکەدا لەگەڵیاندایە بە تێکڕای کادیرانی و تێکڕای خزمەتگوزاریەکان سپاس بەخوای پەروەردگار ئیستیجابەیەکی باش لە ناو کۆمەڵگاکە لە ناو دەنگ دێران و خەڵکدا دەبینین. چین و توێژە جیاوازەکان پاڵپشتی و پشتیوانی خۆیان بۆ لیستی کۆمەڵی دادگەری و کاندیدەکانی دووپات دەکەنەوە کە لە ڕابردوودا بە پێچەوانەی کاندیدانی دەسەڵاتەوە بەکردار سەلماندوویانە لەبەرەی خەڵکدا دەبن و دوای هەڵبژاردن پشت لە خواستە ڕەواکانی خەڵک ناکەن. سپاس بۆ خوای گەورە زۆر گەشتبینین بەوەی کە خەڵک زۆر ئیستیجابەی هەیە بۆ کاندیدەکانی کۆمەڵ چونکە الحەمدولیلا بە خەڵکی باش و ڕازگۆ و دەستپاکیان دەزانێت و جەریئن و ئیشکردن بۆ خەڵکی خۆیان جاوەی کەمە دەیبینین ناو بازاری خەڵک بەڕێزەوە دەست لە سەرسینگ و ئیستیجابەی جوانیان هەیە بۆمان ئەمەش سوپاسیان دەکەین و چاوەڕێی ئەوانە دەکەین ئینشاءڵڵا بە دەنگەکانیان کاندیدەکانمان بنێرن بۆ بەغدایە بۆ ئەوەی دیفاع لە ماف و ئەرچیوان کە دەزانن خزمەت بە کۆمەلگا دەکەن شەڕی خەڵکی دەکەن دەنگ دەن بەوانە یعنی باشەکەی هەڵبژێرن ڕازگۆنە لەگەڵ خەڵک یعنی ئەوانەمان بەسە تاکەنجی مەتاقیکردنەوە 40-50 ساڵە یعنی چ نەماوە پێمان نەکەن باسی چیت بۆ بکەم. من یەک کە دوو جار زیندانی سیاسیم هەتا ئێستا من حی زیندانی سیاسیان لێ ڕاگرتووە ناوم هەیە لە بەغدا تاکە زیندانی سیاسی بووم وتم لێدرا 1989 نۆجار چوومە لای ئاوازبەندەر ئەو ئاوازبەندەرێکی ئەدام کرا ئەوە مستەفای سید قادی شاهیدا ئاڵای سید قادی شاهیدا ئێستا کچەکەم لە یاسا دەخوێنێ کری خوێندنەکەیان بۆ سەرف دەکرد ڕایان گرتووە تەنها لەبەرەوەی ئەمن دژی ئەو دەسەڵاتم بە فەیسبوک قسان دەکەم. هاوڵاتیان بە بۆچوونە جیاوازەکانەوە لە دەڤەری ڕاپەڕین ئومێد و هیوای زۆریان بە لیستی کۆمەڵی دادگەری و کاندیدەکانی هەیە. دەڤەرەکەش یەکێکە لەو ناوچانەی هەمیشە لە هەڵبژاردنەکانی ڕابردووشدا بەدەنگەکانیان لە پشت کۆمەڵی دادگەریەوە بوون. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام ڕانیە.